برخودان ژیانە چیاپەنە ئێمەیە ڕیشە لە ڕۆژئاوایە گەرمیان پشت و پەنایە چیاپەنەی ئێمەیە قامشلو جێی تۆڵەیە ئەردۆخان پیرۆری چیاپەنەی ئێمەیە قامشلو جێی تۆڵەیە ڕۆژی خەبار لە ئاستی هەڵمەتی تیرێ چاگەرێ لە دوای دروستکردنی کانتۆنەکان و ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان داگیرکاریەکانی تورکیا شێوازێکی جیاوازتری وەرگرت. بەردەوام هەڕەشە و فشار و پیلانی لە دژی خەڵکی ڕۆژئاوای کوردستان و ئیدارە خۆبەڕێوەبەرەکەی گێڕاوە. هەوڵدان بۆ داگیرکردنی کوبانی و داگیرکردنی عەفرین و لە ئێستاشدا هێرش و پەلامارەکانی بەردەوامی پێدەدات بۆ داگیرکردنی ڕۆژئاوای کوردستان و لە ناوبردنی دەستکەوتەکانی. ئەم هێرش و داگیرکاریەی تورکیا جگە لەوەی کارەساتی مرۆیی لێکەوتووەتەوە و لە هەمان کاتدا پێشیلکردنی یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانە و داگیرکردنی خاکی وڵاتێکی دیکەیە و پێویستە کۆمەڵگای نێودەوڵەتی بەجددی و بەکردەوە کار بۆ ڕاوەستاندنی ئەم هێرش و داگیرکاریانە بکات و سنوورێک بۆ تورکیا دابنێن. ئێمە وەک بەرەی نیشتیمان دژی داگیرکاری لە ئاستی گەرمیان بە توندی دژی ئەم هێرشانە دەوەستینەوە و پشتگیری و هاوهەڵوێستی خۆمان بۆ گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان و پاراستنی ماف و دەستکەوتەکانی دووپات دەکەینەوە. داواتان لێ دەکەین وەک ئەرکێکی نیشتیمانی بێنە ڕووزی خۆپسەندەرانەوە. بەرخودان ژیانە